سیپان گەلێکی زەحمەت کشاند خوێندنا خۆدا. 13 ئەزموون دەرباس کردن ژە ئەسڵی 14 از gelek gêj bûm ji bo kak sîpaneke tu ne rastî bi rastî desavêtim gu derûkî dêveke. من تەرمێ سیپان نەدیت. من هەوڵدا ئەز لێ بنەڕم، لێبەلێ دکتۆر نەخواست ئەز ببینم، ji ber ku serê sedî not ji laşê wî birîndar bibû. مەرگی فڕۆکەوانێکی کورد شەممە کاتژمێر 10 دووبارەکردنەوەی یەکشەممە کاتژمێر 12:45 خولەک بە کاتی هەولێر.